کوردستان و نیشتیمانی ئێمە هەمیشە مەڵبەند و مەزرای کللتور و زمان و کۆکردنەوەی تەواوی جیاوازەکان بۆکە لە هەر چوار پارچەکەی کوردستانە هەیە بۆ بێگومان ڤیستیڤاڵ و پێشانگای نێودەوڵەتی لەم جۆرە لە کوردستانە و بەتایبەتر لە هەڵەبجەیە زۆر جێگای دڵخۆشە وەکو خۆمان نەزانین هەڵەبجە سنوورێکی داخراوی هەیە کەمتر گەشتیاران ڕووی تێکەن و ئەمە بەشێکی گرنگە بۆ هەڵەبجە بۆ ئەوی گەشتارێکی زۆر ڕووی تێ بکات لە ڕووی داراییەوە باشتر ببوژێتەوە و کاری باشتری تیا بکرێ و بێگومان شتێکی گرنگتریش ئەوەیە کە کارە دەستەکانی خانمان ئەو پیشە کوردەواریانەی کە لە هەر چوار پارچەکەی کوردستانە هەیە لەم پێشەنگە نێودەوڵەتی و نێودەوڵەتیانەیە عرض بکرێ و پەخش بکرێ و ئاشنا بکرێ بە تەواوینەوەکان و بە خەڵکانی دەرەوەی کوردستانیش و لێکەمین ڤیستیڤاڵ و ڤیستیڤاڵی لەم ساڵا کراوە تەنها ڕۆژهەڵاتی کوردستان بەشدار بۆ بەڵام ئینشەڵا بۆ ساڵەکانی داهاتوو باکووری کوردستان و ڕۆژ ئاواش و باکووریش بەشدارە بن لەگەڵمانە و شتێک هەیە کە زۆر بەداخەوە توانم بڵم ئێستا بەهۆی تۆڕە کۆمەڵایەتەکان و ئەو کللتوری دەرەوەی وڵات بەهۆی ئەو درامانەوە کە پەخشەکرێ خەریکە کللتوری خۆمان بەرەو کاڵبوونەوە ڕوا کللتورانی دەرەوەی وڵات بەسەرمان نازاڵە بێ بۆیە لە ڕێگەی ئەم پێشانگایەوە لە ڕێگەی کەسانی ڕاگەیان کاری وەکو ئێوە لە ڕێگەی مامۆستایان و ڕۆشنبیران و ئێمەشەوە فەرزە لەسەرمان کە کللتورە جوانەکەی کوردستانەوە دوایینەوە بگوازینەوە بۆی کللتورەکەمان بە جوانی بمێنێتەوە ئێستا ئەو درامایانە بەشێکی زۆریان لە مێشکی گەنجان دیاری کردو ئەستان ئەتوانم بڵم زیاد لە 150 گەنجەکانی ئێمە بە بەشێکی زۆری کللتور و جلوبەرگی ئێمە ئاشنانین هێندە بە دوای مۆدل و جلەکانی دەرەوەی وڵات و وڵاتانی دراوسێ ڕۆن هێندە بە دوای کللتورەکەی خۆیانەوە ناڕۆن بێگومان گرنگە هەر بە بینینی ئەمانە کوردبوونی خۆتە بیرەکەوێتەوە بیرتەکەوێتەوە کە تۆ کوردی کە پێویستە پارێزگاری لە کللتورەکەی خۆ بکەیت. خۆمان ئێژین پێ فانوس شەمعە مومە شەوانە ڕۆشنیەکە گانەی بە چەندە؟ تا ئیشی من کاری دەستیە تێکچێوە سەر و کارم هەست لە شارسنا ئەم ئیشکەلە ئێژن پێ کار نازۆکاری بە ئێستڵا شامەڵ فانوسەوێ جاباوێ قەندان تەختە نەرد ئەم کارگەڵە تقریبا من 4 ساڵە خەریک ئەم کارمە ڕشتەی ئەسلی خۆم لە زانکۆ ئایتی بووگا وەلێ بابە ئەلاقەی خۆم ئەم کارمە خستە سەر ڕێگا نزیک دە 15 نەفەری شاگردم هەست خەریکم ئامۆزشیانە. من یەکەم جارێکە هاتوومە بۆ شاری هەڵەبجە شکر بۆ خوا مردمی ئێرە فرە ئێستەقباڵیان کردا فرە قەرەباغ بووگە بە ئێستڵا خۆتان بعد شکر ڕازی بووگین. خوا خانمەکان بە نەزەر من هەرچێ لە نەزەر هونەری و ئێستەقلالیان بێ خاسرێکە هەم لە نەزەر اقتصادی ئەکەفنە بەرەوە هەم لە نەزەر فەرهەنگی و تێک شارگەلترا تێک فەرهەنگەکان شارگەلترا ئاشناوە. ظريف